بارگەی دۆست و یارانم ڕواندز تۆی بووکی شارانم سۆمای چاوم خوێنی دڵم بەهەشتی ئەویندارانم خەرەندت ئەفسانەیە گردە گردت بێوێنەیە دیمەنی جوان و ڕەنگینت وەک ملوانکەی نەخشینە من ئەمڕۆ لە ڕواندزم لە یەکێک لە جوانترین شارەکانی کوردستان جوانیەکانی ئێرەتان نیشان دەدەم و بینەرم بن. خۆشەویستان هەر لە ناو ڕەواندز خاتونێکم لێ دیارە لە دوکانێک ئەم کوتک دەبڕیت و خەریکی ئامادەکردنە لە بۆ نانکردن خۆشە بچمە لای توخوا دیارە هەموو شکاڵی لە پێ دەکەنەوە بە ئەمەش نەحنەکەماندانێ. سەلام عەلەیکۆم. باشی خاتون ئەحواڵت کووە؟ یا ڕەبی چاوت خۆش بیتن دەبا بێم لە لاکنت دابیشم ماندی نەبی تەندروستیت باشە؟ ئەوە ژنی کورد هەمووی زۆر زۆر خاتونە ئەوجە هە لە نانکردنی لە خواردن دروستکردنی لێرە دەڕۆیشتم دیتم ئەوها لە دوورە ئەوەت دەکرد ئەم کوتکت دەکرد گوتم بەخوای دەبی بچمەکنی نانەکی گەرمیشتم لە بۆ بکە سەلامەت وی خزمەتدانە بزانم چەند ئەم کوتکت کردی ئێستا ئەوڕۆ پەنجای دەکەی بەرە هەر خۆم بە تەنێجا هە پەنجایەکەم هەر بە خۆت بەتەنە لێرە ئیش دەکەی ناوە لە ڕەفیقە چشمە هەیە بەرە ئەلحانەکە بەستەفەر چۆ چیژە نەخۆش بوو کچی نەخۆشە هەر خەڵکی ڕەواندزی بەرە خەرچی ئەنەکە مارناڵێرێ بەس خەرچی دۆرێ مەلەکامە هەبلەی بە خۆت ئیدۆڵی مەلەکانی و ئێستاش لێرە دادەنیشی کچە جوانەکە شتیارمەتی دەداتن بەرە دانیسپێنێت چ بۆ مەکتەبێت جاوجا هەودانشما دەگە خۆینە دیا ڕەبی لە شتان ساغ بیتە بزانم ئاردی بایە ئاردەکەی دەکەی چی سفر دەگەرەکەین بەسی سفر زۆر چڕەکە هەردی بایە بتەنێ خۆش چیر دەکاتن ئاردی سپین من حەزم لە نانی بۆرە حەزم لە نانی سپینیە خۆ بۆر خۆشترەوە نیە ئەرێ ئەوە بەس هەردی بایە هەموو جارێ بۆر نییە هەندێک جاش سپی و چڕە هەندێک جاش ناسکە هەندە جاریش باشە چێک نییە زۆر زۆر باشە ڕۆژانە چەند نانی دەکەی وەڵا جاروی هەیە شەوێشەکەین هەندێک جاروی هەیە 300 زیاترەکەین ینی بە ڕۆژ 300 نانی دەکەن یا ڕەبی لە شتان ساغ بیتن خەڵک خواستی لەسەر زۆرە ئەرێوەلا باشە شکور بەس ڕانەکەشە زۆر بوونە لێران زۆرێک زۆر دوکانیان دارێ بەرێ ینی ئەسە مەسەلە چی ئەو خەرک زۆر دوکانیدان خەرک تەمبەڵ بۆ نانی ناکە وەلاهی ئیوە هەیە لە دەستی دێرە خۆ کڕی تااقەتی نییە بکە ئیوەش هەیە ئینە خۆشە ئیوە هەیە هەلو خۆشیە خۆت خاوێن نییە شتی دەستی خۆت بە خۆت بکەی لە مارێ چەند خۆشە ئەم فەرشەکەم کڕە بەسیشتان سێرەکەم نەکڕی بە تەمام لە خۆم بکەم لە مارێ ئەم نیش دەزان نانی بکە لێ ئێستا یەک دوونانان نەکەین پێکەکەین باوەی ئێستا با ئەم کوتکەکە دەست ئاوشتی لێنێ دەستم شۆم ئەم کوتکیش لەگەڵ بکەم دێڵە ئەم دەستم دەشۆم ئەم کوتیش لەگەڵ دەکەم باشە شتانە بانانەی خاوێن لە ئۆخەرکە بکەین وەنیە ئەستوچی بە شەکر و ناسکەنان و ئەوانەش ناکەن بەرەوەلا ئەمکردن لە ڕۆژانی پێشی پەنیریش دینا بەس عانێران نیە ئەم ژمارە دوورە عانێر باستورکە پەنیر لۆکردن قاینادێ ناوەڵەت بەس دەست خۆش لێ نانەچی گەرم دەکەین نانەچی گەرم دەکەین و دەخۆین ئەگەر ئەم کتەکانە مۆچیەک بیتن نانەکە هەموو چێک دەبی کابرا دەبا زیاتر خۆ لە خۆمان نییە بە کەیف خۆمان بکەین
کەشماوە خەریکە سەبر دەبرژێت جوان نان هەندێک ڕەقبی خۆشە شەوان برسی دوی لە خۆت بکەیت تێچینە بخۆ لەگە ماستی چەند خۆشە ناخۆم نانەکەی تام نەکە خۆت بە نانەکەت ئەوە بکەم ئەیا ڕەبی دەستت خۆش بیتن ئەو نانە جوانێ دەرێ نان بەرەکەتی دەکەتی ئەگەر ئەها لە ناو نانەکەی بخوایان ئەگەر خەریکی نانکردنی خۆست ناخۆش بچنگەر دەنمازاکە کچێ وەڵا هەم جوانە نانەچێ و چ دەرێ والله زۆر خۆشە زۆر تامیشی زۆر خۆشە ڕەبی دەستەکان خۆش بیتە ئەمە پێم خۆشە نان تێرخێ بیتن بە من خێتەواو بۆ نانەگەر هەندێک بێ خێبی شیرم بی و وەنیە بزەبە قسەکە تەواوە چۆینە تێر هەموو شت بیتن زۆر بەتام بوونانەکە دەست و پەنجەت ساغ بیتن هەر سەرکەوتوو بی ئیشاءڵڵا ئەمە خۆشحاڵتر بوومە تو ئیزنت دایم بێنە لای تو نانی تیری دایکی مەنارخان بەس مەنارخان کچە جوانەکەی بە ناوی کچە جوانەکەی یا خۆ دەستەکانت خۆش بیتن زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵتر بووم اینجا خۆشەویستان هەر لە بەرامبەر خەران لە بەرامبەر ئەو دیمەنە جوانە کافیەکی زۆر جوان هەیە پێم خۆشە بچم شتێکی خۆش تاقی بکەمەوە بە ئێوەش بڵێم دیمەنەکەی زۆر جوانە جا بزانم خواردنەکانی شانەجی خۆتی وەرن لەگەڵم سەلام عەلەیکوم باشی کاکە تەندروستیت باشە ئەحواڵت یا ڕەبی هەر ساغ بی هەر باش بی بزانم چ شتێکی خۆشتان هەیە من تاقی بکەمەوە بیخۆم وەڵی زانوە شتی هەیە چ شتێک لێرە زۆر خواستی لەسەرە وەڵی کونافەیە بەناوبانگە لێرانە کونافەکەتان بەناوبانگە ئەو جێیەکەشتان زۆر خۆشە بەرامبەر خەران چ کاتێک ئێرە زۆر قەرەبارغە زۆر خەڵکی لێیە خی ئێواران خەڵک دێن ئێرانە مەسان گەشتیارە و ڕوودە ئێراکەن و چ ڕۆژە زۆر قەرەبارغە ئێرە بەخوای جومع و پێنجشەمە هەموو ڕۆژێک قەڵەباڵغە بەستیا جومع پێنجشەمە گەشتیان ڕوودی ئێراکەن گەشتیار زیاتر وەچی دیش گەنجەکان دێن لە خۆتان هەمووی گەنجی ڕوانزێ و گەنجی سۆرانە و هی هەولێرە و هەر قابلیە بێ لێرەدا بنیشی قاوەچی بخۆی چاچی خۆش بخۆی وڵی نازام چ بخۆم تەمەشای ئەوکەتان بکەم زانم ئارە وڵی قاو شتی ناخۆ وڵی برادری قاوەی نیمە ئەوەش نۆتەنامێن کشەیکە و بەخوای حەزم ئەلەوەیە گەرمەشان ئەرێ وەڵا بەچاو تەبیعاتەوە نییە بەس شتم لۆ پێدامەکە بەس خەی بەخەی دەخۆم باشە دەباسم دانیشتم شتێکی خۆش بخۆم دەباش جێیەکەشیان زۆر خۆشە ئەو جا بەڕاستی جێیەکەشیان زۆر خۆشە و کورسیە جوانانیان دانەیە بەرامبەر ئەو دیمەنە جوانە ئێش فێن کە باشە بە گەرمە شامێکەشمەوە بینن بخۆم بێنگۆ ناخۆش دەستان خۆش بیتن یاڕەبی دەستان خۆش بکڕۆتستان کردیانگۆ چییە شەربەتە؟ شەربەتی چییە؟ ئۆریۆ ئەوەش؟ ئەوەش لۆتسە ئەوکو زانین تا حەزم لە شتی شیرنە دەستەکان خۆش بیتن ئەجەبات تام کەم و تاقی کەمەوە بزانم ئەو گەرمە شامی زۆر خۆشە دەزانن
زۆر خۆشە زۆر بەتامە. زۆر جوانە پڕیان کرێم و تەرتیبات کردی ئازانین. بەڕاستی زۆر زۆر خۆشە زۆر زۆر بەتامە. مشتاقی بکەمەوە؟ مشتاقی بکەمەوە ئەم پشتیان لەمدانەیە خۆشەی مەعاقت نەبی باقەڵەوی. بەڕاستی شیرینیەکان زۆر زۆر بەتام و بە تایبەتی میڵکشەیکەکە زۆر زۆر تایبەت بوو. اینجا ئێواران بێ لێرە دابنیش و بەرامبەرە و خەرەندە جوانە شیرینیەک بخۆی خواردنەوەیەک بخۆی زۆر زۆر تایبەت دەبی. میڵکشەیکەکە دەخۆم و بەردەوام دەبم لە پرۆگرام. دەتانەوێت چەند زانیاریەکی ورد و گرنگ لەسەر ڕواندز بزانن؟ ڕواندز یەکێکە لەو شارانەی سەر بە پارێزگای هەولێرە و نزیکەی 110 کیلۆمتر لێەوە دوورە. ڕووبەری ئەو ناوچەیە 146,465 کیلۆمتر دووجایە. هەڵکەوتەی ئەو ناوچەیە بەم شێوەیە کە لە نێوان کۆمەڵێک دۆڵ و چیادایە و کەوتۆتە نێوان دوو دۆڵ کە بە خەرەن ناسراوە. لە باکووردا چای زۆزک و حەسەنبەک، لە خۆرهەڵات چای هەندرێن و دۆڵی باڵەکایەتی، لە خۆر ئاواشدا گردۆڵکەکانی باپشتیان و گورزە و چای برادۆست، لە باشووریشدا چای کۆڕەک و ئارموشە. و هەروەکو باسم کرد بەهۆی هەڵکەوتەی شوێنەکەی ڕەواندز کۆمەڵێک شوێنی گەشتیاری زۆر زۆر خۆش و جوانی لێوەکو بێخاڵ و جوندیان و شنگلبانە کە لە هاوینادا کەشێکی فێنک و خۆشی هەیە. گەشتیار لەسەر تاسەری عێراق و کوردستان بە تایبەتی دێن سەردانی دەکەن. ئایا دەزانی حوزنی موکریانی چێە؟ حوزنی موکریانی یەکێکە لە ڕۆژنامە نووس و مێژونووسە هەرە بەناوبانگەکانی کورد کە لە مەهاباد لەدایک بووە و لە بەغدا کۆچی دوایی کردووە لە ساڵی 1890 بەرامبەر بە 1947 ئێستا گڵکۆکەی لە هەولێرە. ئەوەی شایانی باسکردنە حوزنی موکریانی بۆ یەکەم جار پیتە کوردیەکانی لە ڕیزی پیتە عەرەبیەکاندا دانا و بە ڕێگەی هەڵکەندن خستۆتیە ڕیزی پیتە عەرەبیەکاندا و لە ڕەواندز یەکەم ڕۆژنامەی زاری کرمانجی لە سەردەستی حوزنی موکریانی بڵاو کراوەتەوە. بۆیە لێرە پەیکەرێکی زۆر جوانیان بۆ دروست کردووە کە هەروەکو هەمومان دەزانین ڕەواندز بە شاری هونەر و هونەردۆست بەناوبانگە. هەر گەشتیارێک ئەگەر سەردانی ڕەواندز بکات بێگومان دەبێت سەردانی تۆپەکەی وەستا ڕەجەب بکاتن کە ئەو تۆپە لە سەردەمی میر محەممەد کە بە پاشای کۆرە ناسراوە لە 1915 لەلایەن وەستا ڕەجەبەوە دروست کراوە. 300 تۆپی هاوشێوەی دروست کردووە جا گەورەتر و بچووکتر. ئەو تۆپە ئەوەندە بەهێز بووە ئەوەندە باش بووە لە سەردەمی خۆیدا لەلایەن رووسیای قەیسەری و ئەڵمانیادا تووشی شۆک بووینە چونکە لەو کاتەدا تەنها ئەوان توانای وەهاکارێکیان هەبووە توانیان هەبووە تۆپێکی هاوشێوە بکەن. تۆپەکەی وەستا ڕەجەب ئەوەندە بەهێز و بەتوانا بووە کە تاوەکو ئێستا نەتوانراوە کارێکی هاوشێوە دووبارە بکەنەوە و لەو سەردەمەدا هەروەکو باسم کرد تووشی شۆک بووینە دەوروبەر کە کارێکی لەو شێوەیە لە سەردەمی میرنشینێکی کورددا دروست کراوە و ئەنجام دراوە. خۆشەویستان هەر لەناو بازاڕی ڕەواندز چاخانەی سەید جەبار هەیەکێکێک لە چاخانە زۆر کۆنەکان لەو شارۆچکەیە. ئێجا پێم خۆشە بچمە لایەن بەم ئێوارەیە گۆرانەیەکی حەسن زیرەکیان لێدایک دوو کەس بدوێنم وەرن لەگەڵم. سەلام عەلەیکۆم.
باشن أحوالتان ئاساییە لەلاتان دانیشم خۆ ساعب فەرموو بن بەستی قاچەکان دەبزین معلوم دەبێت تەندروستی باشە خير بي سر ساو سەلامەت بیا خواتو کوی باشی نای بەڕێزت منام سيد مسلح سید مسلح ساعبی چاخانەکەیە ساعب چاخانەکەیە وان بیستوە کە هونەرمەندان و ئەوانەش دێن لێرە دابلیشن هەمووی دێرە دانیش هەم ئێستا کەسی دەنگ خۆشی لێ نیە بە قورعان ناوە دێن وەڵا لێرانە دانیشن کۆبن و خۆ دەبنەوە خەڵکیان لێ ئەوانە گۆرانیێنەوە ئەوانە بە خۆت دەنگت خۆش نییە نا بەخۆ ناوە تەکیدی لۆ ئەتو لا وڵای برایەکانم هەموو هونەرمەند بەخوای من نزانم چەپرانیش لێ بدەم ئەوە کۆ ئەو ئیشە برێ خۆ هەمووی هەر نابتە هەدی هونەرمەند نابی نییە هەموو هونەرمەندی کاسبیشی دەدابی ئەرێ وەڵا برای مامۆستا سەید ئەحمەدی مامۆستا سەید ئەحمەدی زۆر خۆشحاڵ بووم ببینین تو بەناسی کەمانچەژەنێکی زۆر باشە ڕۆژانە دێن لێرە دادەنیشن اما ايواران روزانه دي اللي ئێوارە دێن لەگەڵ دۆست و برادەرەکانتان برادەرەکانان دانیشین بین چایخانێکی زۆر کۆنا بەڵێ. تقریبا 138 ساڵە دامەزرا 38 ساڵە 138 ساڵ 138 ساڵە زۆر کۆنا زۆر کۆنا لە زمانی باو باپیرانی لۆمایتەوە ئێستاش لە ژۆرێ ڕسمەکانی هەمووی ئەجە بەدڵنیایی ئێستا دەچمە ژۆرێش و تەمەشایەکیان دەکەیت ئێوە ڕۆژانە مەسەلەن ڕۆژانە دێنێ ئێرە ئێواران ڕۆژانە دێنە ئێرە ئێواران ئەجا شوێنێکی زۆر خۆشە بەدڵنیاییەوە شوێنێکی زۆر خۆشە باشە ئەمن دەزانم ڕواندز بە کفتەی زۆر بەناوبانگە لەچێ ئێستا کفتێکی خۆش ڕواندزی بخۆم خواردن گەوشتی هەیە من ئەمن لۆت ئامادەکەم ئەگەر میوانی ببن لەوە ئامادەکەین بەسەر ناوەڵە گەلێک مەمنون ئەزیەتان نادەم بەس لێرە خواردن گەوشتی لێ نیە با لێیتی بەس ئەو نەخواانانێ نەخوانی خواردنی کوردەوای نیە بەس خواردنێکی کە زۆر مەشهورە ڕواندز کفتە و دۆرمە کفتە و دۆڵما ئەرێوەڵە دۆڵمە و کفتامە مەشهوری زۆر سەر و پێش هاسن بەڕاستی وەڵاهی ئەزە کو دەبی خواردن گەچ لێ نەبی کفتەمان هەمانە بەس ئێستانەکە وەختی نیە مەسەن کفتە نا مەسەن و سەر و پێ تەشریف ئەمە زستانە نایتن زستانە نەتانە. مانگە چکامە دەست پێکرد مانگە لە مانگە چی ڕافەسلی بەیانیان سعسەیونی بەیانیان ئێرە هەیە کراوەیە تا ئەرێ وەڵا خوانی بەیانیان هەیە نیسکە نۆکاوە ینی شتان هەموویتن قەیماغە ماستە هەمشتی خۆماڵیشن هەیە زۆر باشە ئەی گەشتیان زۆر ڕوو لێرە دەکات کاتێک زیاتر گەشتیان ڕوو بە قورعان کاتی هاوینانتەوە هاوینان زیاتر زستانان ڕێکیشن زەعیفە هاوینان ماشەڵای هاوی زستانی زۆر ساردە و ئەرێ وەڵا نێوەڵدەست ئەرێ وەڵا ئێرەوی بەفرا بەفری باش لێی دەباری ئەرێ وەڵا 20 سانتیمە باری 20 سانتیم 25 سانتیم ئەرێ وەڵا وڵی ئەمن چوومە کۆڕەچیش بەس بە هاوینێت چووماتە دەبی لە زستانش بێمەوە دەبی زستانی بێری دەبێت سەردانێکی بکەم خۆشی خۆشەویستان هەر لە بازاڕی ڕواندز لە چاخانەی کۆنی مامسەی جەبار چاوم کەوت بە کاک ڕێبین کە هونەرمەندێکی ئەم شارێ و مامۆستاشە لە پەیمانگەی هونەرە جوانەکان زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە چۆن بینی زۆر سپاس دەکەم کاک ڕێبین سەرەتای دەست بەکاربوونت لە کاری هونەری سەرەتا من لە پەیمانگەی هونەرجوانەکان ڕواندزکە دامەزرا وەجبەی یەکەم بووین لەوێنرا دەستم بە ئامێری عود کرد ساڵی 2010 دەستم بە ئەمێری عود کرد تا ئێستاش لەسەری بەردەوام ئێستاش مامۆستام لە پەیمانگەی هونەرجوانەکانی ڕواندز لە پەیمانگەی هونەر جوانەکان و تەڵەبە زۆر دێت لە بۆ هونەرە جوانەکان خواستیان لەسەر زۆرە خۆمان دەزانین ڕەواندز بە هونەر و هونەردۆز زۆر بەتاکیت بەڵێ بە تاکیت ینی قوتابیمان هەیە قوتابی زۆر باشمان تەخەڕوجی کردی لە پەیمانگەی هونەرە جوانەکان خۆشی زۆر تێدایە تێدایە بە تاکیت ئارێوەڵە فیستیڤال ساڵانە فیستیڤال ئەنجام دەدەن بەڵێ چالاکیمان هەیە چالاچیەکەین و فیستیڤالەکەین و ئیتر بەپی کات و شوێن ئەو کەسانێکە داوامان لێکەن ینی بۆنەکان کات چ شتێکمان پێ بڵێن ئێمە ئامادەیەکەین و پێشکەشیانەکەین لەگەڵ برادەرەکانت جین زوو لەو چاخانە دابریشی پێکۆ گۆرانی برێن کەشەکی خۆش دروست بکەن وەڵی ئەمە زیاتر لە پەیماگا دانیشین و لە شوێنەکانیت کە چایخانەش ئەگەر بەرنامۆشتی لێ بیتن دێن ئەگەر بەرنەوە ڕۆهاتن زۆر سپاسان دەکەم گەورەتان کردەوە ئەوڕ چم لە بۆ چم پێشکەش دەکەی بەدڵی خۆ پارچە مۆسقایکی عود بیتن باشە باجارە پاسە موسیقای ئەوها بە ئاسانی ناڕۆی باش.
ڕبی ئەو دەستانت هەر خۆش بیتن زۆر زۆر خۆش بۆ سلامت بێت گۆرانیە چکم پێشکەش ناکەی کاکە پێم خۆشە گۆرانیەک لەسەر ڕەوان دەستبیتن والله هەر گۆرانیش فۆلکلۆر ئەڵێن یعنی بێڵە هەریجیاونە لە پاش مەرگێم لە پاش مەرگێم لە پاش مەرگێم ئای چفاوی دەبێ سەر قەبرێم لە بۆ شیوەن هەتا ماوم نەفەس بفەرما چۆنە بێ حاڵم نەفەس بفەرما چۆنە بێ ماڵم سەجار بناڵێم لە دەرد و محنەتی فرقات لە دەرد و محنەتی فرقات گەلێ لەم حاڵ بێزارم گەلێ لەم ژینە بێزارم فەمان نەمێنم ئەو دەستانت هەر خۆش بی ئەو دەنگت هەر خۆش بی زۆر 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 خۆش بوو زۆر زۆر سپاس دەکەم جا زۆر زۆر خۆشە لە ناو چاخانە دانیشتوون لە بازار بە ئازادانە بە خۆشی ڕەواندز بەو شێ بە دڵنیایی و بێ ڕەواندز دەبی جل لە مۆسیقا و هونەر بیتن زۆر زۆر سپاس دەکەم کاژێ بین زۆر زۆر خۆشحاڵ بووم خۆشحاڵتر بووم بەخێر سپاس دەکەم مەمنون خۆشەویستان هە لە ناو بازاری ڕەواندز پێم خۆشە پیاسەیە بکەم خواردن تاقی بکەمەوە لەگەڵم وەرن لێرە دوکانێکی لە فەی زۆر خۆشی لێیە بزانم سەلام عەلەیکوم باشی کاکە ئەحواڵ کۆ تەندروستیت باشە بزانم چتان هەیە لێرە خواردنەکەمان هەموو فرێش خۆماڵیە سیگمان هەیە جگەرمان هەیە کوبەمان هەیە کەبابە گۆشتە دڵە گورچیلێ فاتە ڕەشە هەموو شتێکمان هەر ئاوەدان بیتن هەر بخوا بەرەکەت بخاتە ڕستە خەڵک زیاتر خواستی لەسەر کام خوارد زیاتر خواستەکە لەسەر کەباب و جگەرە کەباب و جەرجیرە یا ڕبی لە شانسا و بیتەن خۆشە خواردنەتان تاقی بکەمەوە چاوان لە خزمەتان کوبەچ کوبە وەڵا کوبە بە چاوان کوبەکم بالە بۆ سۆر بکاتەوە کوبەچی نوێ کوبەکەش بە خۆتان دەکەن یان لە مارێدا کلۆ دەکات هەموو لێرە هەموو لێرە ئازە دەکەی یا ڕبی لە ساعت چەندە تا چەند دوکانی دەکەیەوە
کاتەکەمان سعات چاری ئێوارەی تاوەکو یەکی شەو زیاتر ئێواران بازار قەرەباڵغا بەری ساعت هەفت بۆ دەی شەو بازارەکەمان باشە بەڵێ ئەو کاتانە خواردنەکان زۆرە زۆر نییە گەنجەکی وەچی تو لەو تەمەنەیان هیچی خۆی دەکایە ڕۆبیێر سەرکەوتوو بێ ڕاوبایەکی بۆ گەرم کەمەوە ئارە وەڵڵا بەچ خۆشم لە بۆ گەرمکەوە بخۆم بزانم بەی برنجی زۆر خۆشە سینگمان هەیە و گۆشتمانی بەسوا بزانم سینگەکەمان نەمایە گۆشتە حەزم لە کوبەی برنجیە و جا مریش شربی گۆشت بێ فەرقی نییە ناوەڵڵا خزمەتی هەر ئاوایی خۆیان بە سەمون بەلەفە نان هەر ئەوا دەخۆم هەمون مەمونی ناوێتن ئەی وەڵڵا خۆ دەستت خۆش بیتن چۆم لەو بگرە بام بخۆ پێش برم بوو ها خزمەتی چەند نەرمە وڵا هەیەگە کلینکسە چکەم لێ کلینکسە چکەوەتە کلینکس گەلێک گەرمە ها وەکە خۆت عەجەلەی لێ مەکە لە سەتادا بەڕاستی بەتامە زۆر بەتامە چەندی پێدەی لێدا ئەتمایکە کیلۆ خۆ بگرە زۆر بەتامە زۆر بەتامە وەڵڵا یا خۆ دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم زۆر مەمنون عەزیزم بەخێراتن هەلە ناو بازاری ڕەواندە تا خەریکە سەبر ئێوارەدا دێ خەرک زیاتر دێتە دەرێ وەکو دەزانین ئەو شارانە زیاتر ئێواران خەرک لە دەرێ سەلام عەلەیکۆم باشی چۆنی ئەوە چییە تۆ هەردێمە هاوڕوت خۆشە وەڵا برتوشت کردە ناوچیە کاک محەممەد دەنگت خۆش نییە دەنگت خۆش نییە هەر پێم خۆش بوو بێ مەلات قسەت زۆر خۆش بە ها ڕووی زۆر خۆش بتخوا سپاس دەکەم جانە دەست خۆش دەست خۆش هەرچی ڕوانزی بوو ها ڕووی خۆش و قسەی خۆش و ماشەڵڵا کاکە خوا گەردەنم ئازاد بکە دەستان خۆش بێ بێت و هەردا خۆی و دەرێ گەردەنم ئازاد بکە هاش دوکانی ماست و پەنیر و السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. باشن أحوالتان باشي مامك ساعي بإيريا. بركة إخواني كاستيد سكوسيد ولا نا والله باش كاكا تندرستي باشا الحمد لله يا ربي هر باش بي ماستو اشتي خوشت هيا ناني خون ناني خوين والله استو تشي جرمولودين ايه بروني تم ماستي خوشت شلوتك واو زلقر ماستي مرة إذا هنجيني لوتي كمان جي با والله زور خوش تماستك تان هيا والله يسا بس ماستي مانجاي هي ماستي مانجاي هيا برو بايزتين ايه ماستي مارو بزني نما ماستي مرة بزني نما او ماستي هي او ماستي زور او زوانا كرتا او كريتا حلولا روندا الروح خوشة بيدا كاني دندت خوشة دندت خوش نيا ام نقم خوشة بركايش خبرا سبر سبرا استا قلت ماستي مانجاي هي زيادة تشتا شكت هي والله بانيري كرديش هي هنجينا لنا باش هنجينا جيس بيها بيتن هنجينا كدي چندرا هنجينا منطقية هي منطقة روان زيا هنجينا چي خوشة زور خوشة ده عندك چخو والله باتعقب كموا هرميشم هاد بعد البر هنده چي بخوا كرم سلامت بيا خوا ما شاء الله مشتدد استداش تشتاني بيا روان نبي شتي بخوي لا بازاري بقري نبي تام كيونيا هنجيني اصلا وچي تو اصلا ده بس چو اصلا براستي بتاما زور بتاما عافيتو سلامت بيا خوا جماعتي باتام كان قدنا انا ازاد كان كاكا او هوري لسه تساوي لابا كره خو فشغافنيا براستي هنجيني روانزي زور بتاما خوشا عافيتو يا رب برز استوك برون لچند هي استول برون لخواري هي تبي نستادانش لرناني خون دروم هندق لقايكي خلقي دكم ديمو استوكا كيدا بين يق استوش بس لبو من بس تو بس امن بخوم بس والله كازم خوي خبرا بيز قناه اي ديلا امنيش بخوم لزياد جماعتي بس لا اخي لك ما دوي بخون دو هرسوان هذا بكوا بخوايا چی بينا خسار دبي ده محمد ابو استوكا چي بينا كاكا محمد زور بلز بديكو دوان تصوروا خوش بي باتصور امن دروم ديمو باشا ده باشا يا
یاخۆ سەلامەت بی مراکەکەش فڕێدام خۆشەویستان هەرۆکو باستم کرد کە چەند گەنجێکی دەنگ خۆش هەیە لە ڕەواندز دەچمە لایەن تاوەکو گۆرانیم لە بۆ بڵێن بەڵام ئێستا کاتی بانگی مەغریبە چاوەڕێ دەکەم تاوەکو بانگەکە تەواو بێت اینجا دەچمە لایەن. جازانە ڕۆکو باسم کرد دەنگ خۆشێک هەیە پێم خۆشە بچمە لای و گۆرانی خۆشمان لە بۆ بڵێت سڵاوتان لێبێت باشە نەحواڵتان هەرمەست لە من دێم دادەنیشم لە کنتان تەندروستیت باشە؟ زۆر سپاس. نای بەڕێزت؟ کاکە ئەرسەلە. کاکە ئەرسەلە. کاکە هەر ناوت کاکەیە؟ تاقانەی؟ ناوەڵا. ناوەڵە وتم نەکو تاقانەی بی لە خۆشی تاقانەی ناویان لێ نابیت کاکە. خەڵکی ڕەواندز بەعام دەنگی خۆشەیان دەنگ خۆشی زۆر تێدایە. بەخوای دەنگ خۆشی زۆر تێدایە. ڕەواندز بە هونەر و هونەردۆ زۆر بەناو بانگە. ئەجا پێیان گوتم کە بە خانەوە جە بە عائیلی هونەرمەندن ئەگەر هەندێک لە بۆم باس بکەیت. بەخوای ینی لە خانەوادەی ئێمە تقریبا هەمووی 90 گۆرانی بێژ تێدایە. گۆرانی بێژ و دەنگ خۆشتان زۆر زۆر تێدایە یعنی لۆتان مایتەوە. هەروەڵا. دەبزانم ئەتە چەند پێشکەش دەکەی. شتی باش لە بۆتان مایتەوە. شتێکی خۆشم پێشکەش بکە لەسەر ڕەواندز. لەسەر ڕەواندزێ؟ ئەیرەوەڵا. وڵی خەرندە جوانەمان لە پشتە هیچ مشکلە نییە. یەکەم جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە بۆ ماتێکی سەرکوڵمەت لە خوایدا پاڕامەوە یەکەم جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە بۆ ماتێکی سەرکوڵمەت لە خوایدا پاڕامەوەیە ئەی خۆشەویستی نازدارە تا دەمرم تۆم ماوێ ئەی خۆشەویستی نازدار ئەتا دەمرم تۆم ماوێ لەبەر چاوی جوانی تۆ چاوم ناتێتە خاوێ لەبەر چاوی جوانی تۆ چاوم ناتێتە خاوێ. خۆ دەنگت هەر خۆش بیت خوا باتە پرێ لە بۆ لێ دێن بەڕاستی دەنگت زۆر زۆر خۆش بوو. لە هونەرە جوانەکان دەخوێنی؟ پەیمان گامتاو کرستا لە کولیەیمە. یا ڕەبی لە شستا بیتەن هەر سەرکەوتوو بی بەڕاستی دەنگت تایبەت بوو. سپاس دەکەم. بەڕێزی مەمنون بەخێرە. سپاس. دوعامە کرد کە تۆ ببی با یارم شەو ڕۆیۆش دوعامە کرد کە تۆ ببی با یارم لەبەر چاوی جوانی تۆ جانەژیان بێزارم بەڵام نەبووی با یارم بۆیە لە ژیان بێزارم یەکەم جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە بۆ ماسێکی سەرکوڵمەت لە خوای ناپاڕاماوەیە یەکەم جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە بۆ ماسێکی سەرکوڵمەت لە خوای ناپاڕاماوە. یا ڕەبی دەستت خۆش بی زۆر زۆر سپاست دەکەم زۆر خۆشحاڵ بووم. سپاس دەکەم. ئەو جا گۆرانیەکەیان لە بۆم گۆت دەڕۆم کولێرەکەی دەخۆم لەگەڵ ماستی خۆش ئێستا لە بۆیان هینایمە و ئازریان کردیە زۆر خۆشەوەرن. ئەوجا سەلام عەلەیکۆم کولێرەکەشتان لە بۆم هینە؟ ئایرە وەڵڵا گەرم و خۆش خۆمێ بەخۆم تێ نەکەم مای خۆمان ئایرە وەڵڵاهی قسەتە. باشە ماسی مانگایەکەشی خۆتانە لێرە هەیە؟ لە ڕوانزێ هەیە لە دەوری پشتی ڕوانزی لە گوندانە لە دەوری پشتی هەن خەرج دێ و هەلوخۆ بە چارەگ و بە ئەوانە دەباتن چارێکە چێبانەیش بە
خوا ئەو نانە جوانە کولێرە ڕەواندز دیارە ئەو هەیە دوێنێ لەگەرم خۆی کوڕە دەوەرە کوڕەکەت زۆر شیرن و قسە خۆشت خوا یاڕەبی دەستت خۆش بیتن ماست و کولێرە چەند خۆشە بێ هەموو لایەک ناخۆش بەجددی ماستەکەش زۆر زۆر بەتامە ماستی چێرە مانگا و چێرەریەکەت خۆ با دیسان لەسەرم نەفتە ئەوە مانگای خۆمانەیە بەس مانگای خۆمانەیە دەشت و چیانە ئەلەوەڕی ماستەکەی بەلەزەتر لەوەی دابەستی بەدڵنیایەوە زۆر خۆشی جاوە ئێمە تقی گەرەوە زۆر ئیمەنتقی گەرەوە جام چیمە بەرنامەم لە گەرەوان کردیە یعنی ئەو کاتیش باسییان کرد کە بەڕاستی ماستیان خۆشە دەستەکان خۆش بیتن زۆر زۆر سپاس دەکەم ئەزیەتت چێشە جا خۆش شەویستان کاک فەرمان جیا لەوەی ماستی زۆر زۆر خۆشی هەیە پێیان گوتم دەنجیشی زۆر خۆشە وڵڵە بەدری خۆت چت لە بەرە چت پێ خۆشە ئەوم لە بەبرە أي ساحتي صجنات دشتي عربستانت نايدايم بهزار قلشان يك خاري مغيلانت بولا لين عمانت داغدار دلو زرقيم داغدار دلو زرقيم بولا لين عمانت ببريت بيروخ صارت تاريك ضلي حيربام بمزار بين بينا خورشيدي درخشانت عقلو خيردي بردوم نشأي قدحي تساوت بيوان دي هواي كردوم تايزول في بريشاني يا ربي ودنقت هاد خوش بيتن براستي صوت زور خوش بو زور زور سپاس دكم زور خوش حال بو سپاس دكم دست خوش خۆشەویستان دوایەوەی کە ئاماژەمان پێدا کۆمەڵێکشمان دەربارەی ڕەواندز باس کرد وتم لەناو بازار دەگەڕم کۆمەڵێک شتانیشان دەدەم بەڵام ئەوەی بینیمان کە ڕەواندز بەڕاستی دەنگخۆشی زۆر زۆر تێدایە اینجا ئێستا دووبارە هاتمەوە ناو چایەخانە دەنگخۆشێکی دیکە هەیە پێم خۆشە بچمە لای و ئەویش گۆرانیمان لە بۆ بڵێ تنها قروجه ناد بينام دو بستو ما تو خمجينام خوشترین مالوندی جینم رواد و شاری شیرینم خوشترین مالوندی جینم رواد و شاری شیرینم گربت و روشنت بینم دو پست و مجموعم جینم گربت و روشنت بینم دو پست و مجموعم جینم رواد شاری کار پاشا لشارن بود دل تماشا
سپاس یەخۆ دەنگت هەر خۆش بیتن کاگرێبین دووبارە زۆر سپاس دەکەین کە یارمەتی داینەوە جارە بەعود لەگەڵ کاک محەممەد کە گوتیان دەنجی زۆر خۆشە زۆر سپاستا دەکەم زۆر سپاس دەکەم کەناڵە جوانەکەتان دەکەم لەگەڵ ئێوەی گۆڕێزی عەزیز و خۆشەویست زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵتان بووم لێرەنا با یەک کۆپلە گۆرانی کاک محەممەد یەک کۆپلە گۆرانی ئەوها ناڕۆم وڵا دەبی یەک دوو گۆرانی کەسم هەر لە بۆ بکرێ وڵی دی ئەوەی بەمە بکرێت لە خزمەت زۆر سپاس دەکەم لە پەیمانگەی هونەرە جوانەکان دەخوێنی وەنی خۆی خۆم دەرچوی پەیمانگای هونەر جوانەکانی ڕواندزم بەڵێ ئێستانی کەش لە شاری هەولێر لە کۆلێژی هونەرە جوانەکان هەر لە بەشی میوزیک هیچ ئامێرێک دەژەنی؟ بەڵێ ژەنیاری ئامێری کلارنێتم فودارە وەکو ئەوەی دیکەش ئالەتەکانی دیکەش هەندێک زانیاری هەیە لەسەر پیان زۆر باشە کاک محەممەد زانم چ دیکەمان لە بۆ دەڵێ دوێنێ بانجی ئێوارێ تووشی بوومە و چاوبازە دوێنێ بانجی ئێوارێ تووشی بوومە و چاوبازە هەسڵامەکەم لێ دەکرد لێم وەردەگێری تازە قەوڵ و قەرارمەنداوە بێتە بەردەرجی تازە قەوڵ و قەرارمەنداوە بێتە بەردەرجی تازەیە ڕێگاکەم دوورە ئەی دوورکەوتۆتەوەیە ڕێگاکەم دوورە ئەی دوورکەوتۆتەوە مەیلی جارانێم گیانەکەم کردۆتەوەیە کەم کردۆتەوەیە دوو مەڵمان تیرانێن چیژیان گال لەتوانێن دوو مەڵمان تیرانێن چیژیان گال لەتوانێن ڕەنگ زەرد و لێواڵێن مەیوەی لەبەر نازی تۆ ڕەنگ زەرد و لێواڵێن مەیوەی لەبەر نازی تۆ حەشمێک بێن هاوار دەست لە سەر دڵم دانێ حەشمێک بێن هاوار دەست لە سەر دڵم دانێ یا عیلاجی دەردم کە یا لەژێر خاکم دانێ یا لەژێر خاکم دانێ خدایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە خدایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە یارم بڕوا بێخەبەر ئاگای لە حاڵم نییە ئاگای لە حاڵم یەخۆ دەنگتان هەر خۆش بیتن دەستت خۆش بی زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کە ئێوە مناسی ئەو گۆرانی خۆشانەتان لە بۆم گۆر زۆر سپاسان دەکەم بەڕاستی زۆر خۆشحاڵ مامۆستا ڕێبین و کاک محەممەد زۆر سپاسان دەکەم خۆشەویستانم ئەوەی بینیتان لە ڕەواندز کە بەڕاستی خەڵکی ڕەواندز زۆر هونەردۆستن خەڵکی دەنگخۆشی بەڕاستی زۆر تێدایە هیوادارم پرۆگرامەکەی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت کە لە ڕەواندز بوو تا پرۆگرامێکی دیکەی تامی سەڕێگە خەڵکان لەگەڵ